بەڕاشکاوی لەگەڵ ڕێبوار. بەڕێزانم کات و هەموو کاتێکی ژیانتان شاد و کامەرانی بێت. بڵاوکردنەوەی بەڵگەنامەکان بەسە بۆ ئەوەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بکرێت لە کوردستاندا. بۆچی بەشێک لە پەرلەمانتارانی گۆڕان ناو ژمارەیەک لە بەڵگەنامە ئاشکرا دەکەن و دەیخەنە بازاڕی ڕاگەیاندنەکان و پاژەوەش هیچ دەنگ و باسێکی ئەو بەڵگەنامانە و ئەو گەندەڵیانە نامێنێت. چی کرا بۆ ئەو گەندەڵیانەی کە دەوترێت لە سێکتەری وەبەرهێنان و زەویزار داکراوە؟ چی کرا بۆ ئەو گەندەڵیانەی کە دەوترێت لە داهاتی نەوت و شیرینی گرێبەسەکانی نەوت داکراوە؟ بۆچی بەشێکی زۆری خەڵک قسە لەسەرەوە دەکەن کە ئەدای پەرلەمانتارەکانی گۆڕان لەم خولەدا وەک خولەکانی پێشوو نییە؟ ئایا هیچ لە هەڵوێستی گۆڕان گۆڕاوە لە ئاست ئەو کەیسانی کە دەوترێت گەندەڵیان تێدا دەکرێت؟ یەکێک لەو پەرلەمانتارانەی کە ناوبەناو کۆمەڵێک بەڵگەنامە دەخاتە بازاڕی ڕاگەیاندنەکانەوە و گۆمەکەی پێدەشڵەقێنێت عەلی حەمە ساڵحە. لە ماوەی ڕابردووشدا چەندین کەیسی لە گەندەڵی کە لە سێکتەرە جیاوازەکاندا کرابوون جوڵاند، بەڵام نازانرێت ئاخۆ ئەم کەیسانە بەکوێ گەیشتن. لە ماوەی کاتژمێری داهاتوودا بە میوانداری عەلی حەمە ساڵح پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان هەوڵدەدەین قسە لەسەر ئەو دۆسیانەی گەندەڵی بکەین کە لە چەند سێکتەرێکی جیاوازدا هەیە و هەروەها هەموو پرسیارانی ئێوەی بەڕێزیش کە ئاڕاستەی فراکسیۆنی گۆڕان و هەروەها بزوتنەوەی گۆڕانیشی دەکەن. کاک عەلی بەخێر بێیت بۆ بەڕاشکاوی. بڵاوکردنەوەی بەڵگەنامە بەسە بۆ محاربەکردنی گەندەڵی؟ نەخێر، بڵاوکردنەوەی بەڵگەنامە بەشێکە لەو ڕێگانەی کەیگەین. من خۆم ینی هەر بۆ ئاراستە ئیشەکەم لە دوو ئاستا ئیشەکەم، ئاستێکیانەوەیە کە ڕێو شوێنە قانونەکەی ئەگرمە بەر لە ڕێگەی پەرلەمانەوە بە پرسیارکردن بەوەی کە کەیسێ بیدیتە داواکاری گشتی دەستەی نەزات، تا دواتر ئاستێکەوەیە بێ ڕێی عام بۆ ئەم کەیسە دروستکەی، چکە خۆمان وەزعی دادگا وەزعی موەسسات دەزانین. ڕێی عام دواتر ئەکەیتە بەشێک لە کارتی فشار بۆ ئەوەی بچێتە خزمەتی ئەو کەیسەوە لە ڕێو شوێنە یاسایەکانەوە بگاتە. باشە، چەندین کەیس ڕێی عامیشتان بۆ دروست کردو بەڵام هیچ ئەنجامێکیشی نەبووە. ڕاستە بەداخەوە لە ماوەی ڕابردووە بۆ ئێستا من چەندین کەیسم داواتە دەستەی نەزاها یاخود لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە بۆ داواکاری گشتی یان ڕاستە و خۆ ناردوومە بۆ سەرۆکی حکوومەت بە شێوەی فەرمی یان وەزیرەکان، بەڵام تاوەکو ئێستا لە گەورەیانەوە بۆ بچووکی هیچ ئەنجامێکی نەبوو. باشە، من لەسەر یەکێک لەو سێکتەرانە دەست پێ یەکەم. لە ماوەی ڕابردووە تۆ لەسەر مەسەلەی زەویزار و وەبەرهێنان ژمارەیەکی زۆر بەڵگەنامە دڵاو کردەوە. خۆت هیچ بەدووادا چوونە بۆ کرد؟ ئایا گەندەڵی لەو سێکتەرەیە هەر ئەمە بوو کە تۆ بڵاوە کردەوە؟ بەڵێ، دیارە من بەشێکی کەمی ئەو بەشە زۆرەیم بڵاو کردوێتەوە کە لە لامە، ئەینا ئەوەی کە لە لای منە زۆر لەوە زیاترەکە لە ڕابردووە قسەم لەسەر کردووە. بەڵام متویستم بزانم ئەمەی کە قسەی لەسەرەکەم هیچ نەتیجەی شێبێت بۆ ئەوەی ئەوەکانی تریش وردە بخەمە ڕوو. بەداخەوە هەنگاوەکانی حکوومەت چ لەوەی ئستسمار کە لیژنەیەکیان دروست کرد بۆ بەدەوادا چوون تایسە هیچ نەتیجەیەکی دڵخۆشکێری نییە و خۆشیان لە ئێمە باشترە زان، چکە ئەم گەندەڵیانەی کە کراوە لە دام و دەستگای حکوومەتا کراوە، ئێمە لەوێەوە نووسراوەکان و بەڵگەنامەکانمان دەستکەواتە لەبەردەم دامەزراوە فەرمیەکانی حکوومەت خۆیان هەن، بەڵام لێت نەشارمەوە. ئەتوانم بڵێم ئەگەر دەرفەتە بێت لەم بەرنامە هەندێشت باسەکەم، ئەنی پێویستە باسیکەین بەتایبەتی لە بواری زەویزارە، چکەوەی لە زەویزارە کراوە زۆر زیاترە لەوەی کە لە بواری نەوتاکرێت. بەڵام کەس قسەی لەسەر ناکات. تۆ بۆ هیچ ئیشی بۆ لەماوەی ڕابردووە هەموویت بڵاو نەکردەوە؟ منوتم یعنی جارێ من و تۆ هەردووکمان سەحەفین، من ئێسش ڕەنگە کۆمەڵێک دۆسیە بەسەرێکا بڵاوکەیتەوە هەمووی ون ببێت، بەڵام بەشێکیمان کرد چاوەڕێی نەتیجەی حکوومەت بوون بەتایبەتیەوەی لە بواری ئیستسمارە. دیارە من تایسەکەم تا زۆر کەمترین قسەم لەسەر مساتەحە کردووە، بەڵام بۆ زانیاری خەڵکی کوردستان لە ماوەی ڕابردووە بەتایبەت تا سەرەتای 2012 نزیکەی 4124 قوتعزەی کوردستان دا بە خەڵک وەکو مساتەحە زۆرە. مساتەحە ئاساییە چکەوە بۆ حکوومەت دەگەڕێت مەرجەکان ئاسایی یەک تایسە مساتەحەیە گەڕاوەتەوە بۆ حکوومەت. ئەمە یەکەم. دوو، من فایلەکەیم هەمووی لەلایە ئەم قوتعانە، بەشێکی هەریش عەقدی شارەوانی نەبووە،
زیاتر لە 20 مساتەحەی گەورە لە هەولێرە تاپۆ کراون. ئەمە کفرە لەسەر کێ؟ لەسەر خاوەنەکانیان ئەوەی خاوەنەکانی خەڵکی دەستڕۆشت و ناوێکەیە لە بەردەمی تۆوە، بەڵام من نازانم کێ لە پشتی ئەم ناوەیە. وەک چۆن دەیان فایلی ترمان لایە، دەیان کۆمپانیای گەورەی ترمان لایە بوون بە ساحێبی هەزاران ملیۆن دۆلار ناوێکە، بەڵام نازانی کێ لە پشتی ئەم. باشە ئەمیش شتی قورستریتایە لەوەی کە بڵاوە بەڵێ کاک ڕێبوار چۆن شتی قورستریتانە من چۆن نەزانم ئاوا تۆ ڕێبواری ئەوە فایلم لە بەردەمایە ڕێکخراو هەبووە نی بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێمە لە هەولێری نوێ 15 دۆنم زەوی وەرگرتووە تەملیک بۆ بە ناوی ڕێکخراوەکەیەوە 15 دۆنم چ ڕێکخراوەکە ئێستا عەرز دەکەم تەملیک کراوە لەسەری دوای کراوە بە 103 قوتە فرۆشەوە بە 16 ملیۆن دۆلار. چۆن فرۆشەوە بە خەڵکی تر؟ بە خەڵک کراوەتە قوتە فرۆشەوە. من ئەمڕۆ بۆ ئەم کەیسە تەلەفۆنم بۆ وەزیری شارەوانی کرد. باشە شارەوانی چۆن تاپۆیەکە لەسەر خەڵکی کڕیانە؟ وتم چۆن ئەمە وایە؟ وتی بەڵێ وایە. چۆن تاپۆیەکە فاوندیشنە شتێکی ئەوە یعنی کەیسەکەم هەمووی لە ئەمە یەک کەیسە دەیان کەیسی ترمان هەیە، یعنی چەندین ڕێکخراو لە ماوەی ڕابردووە لە هەولێرە بێگومان ئەمە ڕەنگە لە سلێمانیشە بێت زەویان پێدرا و تاپۆکرا. منم ڕۆ دیسانەوە کەیسێکی ترم هاتە بەردەست خەریکە ئیشم تیا کرد بە پرسیارسی وەرزگری کردووە هەشت مەسەن بۆ نمونە 8 دۆنم زەوی دراتە یەکێتی لاوانی دیموکراتی سەر بە پارتی لەسەر چ بنەمایە درراوە 6 دۆنم زەوی دراوە بە ڕێکخراوێکی تر. یعنی باشە ئەمانەی کە تۆ یڵی هەمووی هەر قسەیە و تۆ دەسێک و تۆ یا بەڵگەنامەت لە بەردەسایە لەسەر ئەمانە هەمووی بەڵگەنامەکانن. من ینی شەو ڕۆژ بە بەردەوامی من خەریکی لێکدانەوەی ئەم بەڵگەنامان خەریکی بە دوواداچوونم بۆیان خەریکی لێکۆڵینەوەم لەگەڵ خەڵکی شارەزا. یعنی من ئەمە راپۆرتی فەرمی حکوومەتە هەموو ئەمانە نووساوی فەرمی حکوومەتە هەمووی ئەسلمێنە. یعنی من لێرەوە بە ڕێسەرۆکی هەرێمەڵێم بە ڕێسەرۆکی حکوومەتەڵێم ئەگەر 4100 قوتعە زەوی لە 500 مەتر زیاتر لە کوردستان ترابێ بە مساتەحە ئەگەر ئەمانە شوێنی خۆی گرت بێ ئەزانی لە بواری بوژانەوەی ئابووری و ژێرخانی ئابووری و دەرفەتی کاراچی لە کوردستان بڕۆن بزانن چەندێکی ئەم زەویانە هەر ئیشیان تیانەکرا چەندێکی فرۆشرانەوە تۆ زەویەکی مساتەحە بە بەلاش وەرگرت داوتە بە 15 ملیۆن دۆلار ئەو بە بەلاش وەری کرد داوی بە 10 ملیۆن دۆلار ئەو بە بەلاش وەری گرت ڕەگەزەکەیان بۆ گۆڕی و کرا بە شتێکی تر. ئەمە بەش لە مساتەحە ئەگەر لە ئیستثمارا وەریگریت یعنی کارەساتە لەم هەولێری پایتەختە پرۆژەیەک هەیە هی کۆمپانیای شەرق لەوسەتە خاوەنەکەی ناوی نزار حەنایە مەشروعێکی وەرگرتووە ئەرقا کیلۆمەتر في العێراق فعلا ڕاقیترین کیلۆمەترە لە عێراقا 1 مەتری بە دۆلاری وەرگرتووە بیکا بە ئیستثمار باشە ئێستا مەتری 3000 دۆلارە واتە لە 1 مەترا 2290 دۆلار قازانجەکە یەک پرۆژەی وەبەرهێنان شتیانە کردووە قوتعەکان. من لێرەوە داوایەکمە هەیە لە سەرۆکی حکوومەت نیوەی ئەم زەویە ماوە بیدا بە من نەیدە بە من بیدا بە یەکێکتر بیفرۆشە موچەی سێمانی پێدابینەکەی ئەترسم ئەویشی پێ بدرێتەوە بە بەلاش قوتعەکە هەر قوتعەیە بدا بە 60 دەفتەر و 70 دەفتەر کێ ناتوانێت ئەمە بکات 1 ملیۆن مەتر دووجا زەوی ئەمە کەیسێکە لە چەندین کەیسی تر لە بەردەما من یعنی تووشی بێئومێدیکی زۆر بووم لە وڵاتە ئەوە مامەڵەیەکرێت زەویەکە بە بەلاش پێ بدێت 1 ملیۆن مەترە بۆ پرۆژەی ئیستثماری هیچ پرۆژێکی شتیانەکەی بۆ خۆت قوتعە بیفرۆشێ قوتعەیە 60 دەفتەر دۆلار قوتعەیە 70 دەفتەر دۆلار قوتعەیە 40 دەفتەر دۆلار چێ ناتوانێت ئەمە بکات؟ ئەمە چێ ئەم کابرا ئەتوانێ بای هەزاران ملیۆن دۆلار بۆ خۆی زەوی بفرۆشێ و بە بەلاش لە حکوومەت وەری کردووە بەپارەیەوە پرۆژێکی تری وەبەرهێنانی نەکردو نابێ ناتۆ ئەم زەویێت پێدراوە بۆی وەبەرهێنان لەم پرۆژە بکەیت پرۆژەیەکی تری ئەگەر هەبێت بازار نیشتیمانە هەومان نەزانین دۆخی بازار نیشتمان ئەوش هەر بە بەلاش زەویەکە توانین بڵێن تا ڕادەیەکی باش بە سعرێکی زۆر ڕەمزی بە بەلاش پێیدرا وەتا بازار نیشتمان ساڵهای ساڵە تاو نەبوو دوکانێک دروستکردنی دوکانێک چەنی تێجێ 8 دەفتەر 7 دەفتەر 10 دەفتەر تا دواتر ئەمە جگەلەوەی کریمانانەشی هەیە هەمووی وایە ئەم دۆخی وەبەرهێنانە من دایان کەیسم لە سلێمانی لە هەولێر هەمووی منار زۆری ئەنێرم بۆ سەرۆکی حکوومەتەوە ئێستا خەریکی راپۆرتێکی زۆر مفەسەلم لەسەر کێشەکانی ئیستثمار کێشەکانی مساتەحە نوسخەیەکە دەمە وەزیری شارەوانی وەبەرهێنان سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم کاک ڕێبوار خەڵکە بووە لە سلێمانیە پرۆژەیەکی وەرگرتووە شاهینی ناوە کابرا بە ناوی وەبەرهێنان و کۆمەڵی ئیمزای بۆ کراوە ئەوان هیچی نەکردو ڕێک پرۆژەکەی فرۆشتەوە بە ملیۆنێک و 700,000 دۆلار باشە
ئەمە چیە ئەتوانێت زەوی بە بەلاش وەرگری و مۆڵەت بدا و بە چەند ئیمزایەک هەر لە شوێنی خۆیان 170 دەفتەری دەستکەوێت ئەمە چیە؟ ئەی ئەگەر دەرفەتی وەکوێکەوە هەیە ئەو کابرای کە ئەمەی لەم کڕیوە خۆ ئەی کاتە سەکەن و ئەی فرۆشێت شێت بووە ناڕواخۆی مۆڵەتی وەبەرهێنانەکە وەرگێت وا دێت لەمەکەی ترێ کڕێت ئەمە بەشێکێتی سەدان بەشی تری باشە بەڵام تۆ باسی وت کردوتە توژی بێ ئومێدی بووین ئێوە ئومێدێکی زۆرتان نابە خەڵک ئێستا تۆ باز لە یەک سێکتەرەکەیت کە سێکتەری وەبەرهێنانە ئێستا وەبەرهێنان لە دەستی خۆتانایە ئەی بۆ سەرۆکی دەستەی وەبەرهێنان کە لە ئێوەیە من بۆ ئیجراعات ناکەم من دڵنیا دەکەم نزیکی 20,000 خێزان هیوادارم بەرپرسان گویان لەمە بێت بە شێوەی جیاواز پارەیان لێ خوراوە قەدریان لێ کردووە یعنی ئەم دۆخەی کە ئێمەی تیاین من یعنی تووشی حاڵەتی بۆم جاریوان ناتوانم بخەوم موظفیت ئەڵێ 20 ساڵە فەرمان بەرم 20 ساڵە پارەم کۆ کردوتەوە 8 دەفتەرم کۆ کردوتەوە داومەتە شوقەیەک ئێستا شوقەکە ئاسەواری نییە ئەمە یەک نییە دوو نییە سێ نییە دە نییە هەزار نییە یعنی من ڕۆشتوم بۆ لای بەشێک لەمانە کاکار چۆن بێگەڕاوم خۆم هیلا کردو مستەسمیرەکەم دۆزیوەتەوە کاکە گیان یا خۆیم نەدۆزیێتەوە خۆی شاردوێتەوە یا گیراوە چیە بۆ تەواوی ناکە لێ وڵای کاکە چی تاوکەم ڕەشوەیەکی زۆریان لێ وەرگرتووم بەرپرسانی ئەم وڵاتە لە 400 دەفتەر 300 دەفتەر 1000 دەفتەر کەیسم لایە 2000 دەفتەر دۆلار وەرگیراوە کەیسم لای ئەوە بە بەڵکەوە 2000 دەفتەر بە ئەکاتە 20 میلیۆن دۆلار کەیسم لەلایە ئێستا بەست محامیەک ئەو ئێستا حەزەکەی ناوی محامێکە و کەیسەکەش هەمووی خوێنمەوە بەس لەبەر ئەوەی معاملەی بۆ کۆمپانیای کردووە محامێکە سەر بە مەسئولیەکە 2 میلیۆن دۆلاری حەقدەست وەرگرتووە هەتا دنیایە معاش وەرگرم يعني هەر چەندێک بێ معاشکە ناگات بە چەند ئیمزایەک چەند معاملەیەک 2 میلیۆنی وەرگرتووە 15 میلیۆن تر لە خسە ڕقم حسابی کابرا ئیفلاسی کردووە پرۆژە سەکەنیەکەشی ئیفلاسی کردووە بە سەدان عایلەش ماڵوێران بوو باشە من نامەوێنەوە بینیت تکایە بەبێ ناوهێنان بەڵام مادەم تۆ باسی ئەوت کردەوە بۆ بەڵگە لە لاتە بێ زەحمەت بەڵگەکەمان پیشان بە ئەمە هی ئەوەی هەموویەتی ئەمە هەمووی ڕێککەوتنی گرێبەستەکە ئەمە بەسی 20 میلیۆن دۆلارەکەیدا بەس ئەوە بخوێنە ئەوەی محامێکەیە کەوت بەس ئەوە بخوێنەوە بۆ خۆت بەڵێ باشە ئەو بەس حەدەسی محامێکەی کە تیاتی 2 میلیۆن دۆلاری وەرگرتووە یعنی لەکوێ بیخوێنەوە ئەکێ بیخوێنیتەوە بۆ خەڵکو بەس ناوی محامێکە مەبە ناوی کۆمپانیەکەشمە کەشێک نییە ئەمە بڵاوە بێتەوە بەڵام بەڵگە لەسەر ئەوە چییەکە بەرپرسێک 2 میلیۆن دۆلاری ڕەشەوە وەرگرتووە لەبەرەوە مەشروع فەشەلیەناوە ئەمە یەک پرۆژە نییە دوو پرۆژە نین سێ پرۆژە نین دەیان من لامە نزیکەی 40 پرۆژە لە هەولێر و سلێمانی و کەمتر لە دۆخەک زیاتریش لە هەولێرە تا سلێمانی فەشەلیانێنە تۆ بپرس بۆ بپرسە شوقەیەک 3 دەفتەری تێچێت ئەم کابرا بە 8 دەفتەرەی داتە خەڵک خێرم کابرای فلاسەکەات ناتوانێت شوقەکەتەوە باشە منە پرسیارە لە تۆکەم بۆی فلاسەکە لەبەرەوەی پارەیان لێ سندون چۆن لیان سندوێنە بەڵگەی چیە لەسەرکە لیان من سەریکە کێشەکە ئەوەیە من ڕۆشتوم بەدوایە ئەم خەڵکانم بینیوە یعنی ئەوەندە ترساویشن تەنانەت کابرا ئیفلاسی کردووە قوڕی کردووە بەسەر سەدان خێزانیشە پێی ئەڵێم کاکە گیان کێ ڕەشوەکەی لێ سندووی ناوێرێ ناویشی بەرێت ئەمە کێ لە کوردستان ئەوەنە بەقوتە یعنی ئەمەنە گەورەی ئەم ناوەوە ئەو کەسە ناوێرێ ناوی بێنێ بەتەچید وایە من دڵنیاکەمەوە ینی دڵنیاکەمەوە ئەوانەی پارە لە خەڵک وەرەگرن جا خۆیانن یا خۆیانن کۆمەڵی ناوی گەورە بەکارێنن بە ناوی بۆ نمونە بە ناوی ڕۆژێت ناوی سەرۆکی حکومەت بەکارێنن مەرجی سەرۆکی حکومەت خۆیەتی یا خۆی نییە ئەبێ بێنە سەرخەت کاکە سەرۆکی هەرێم بێتە سەرخەت بڵێ کەس بۆی نییە بە ناوی منەوە پارە لە خەڵک وەرگێ بۆ بە ناوی سەرۆکی هەرێمیشەوە پارە وەرگیراوە خەڵک کاکرێ وایە مەسەن لە هەول بە سوورەتەکە بۆ وازەحکەمەوە لە هەولێرە لە دهۆکە بمانەوە نەمانەوە پارتی حاکمە سەرۆکی حکومەت دەسەڵاتی یەکەمی هەیە سەرۆکی هەرێم دەسەڵاتی جێبەجێکردنە ئەگەر بە ناوی پارتیەوە پارە لە خەڵک وەرگیرێت کێ مەسئولە لێ سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت و سەرۆکی پارتی لێ مەسئولە ئایا مەکتەب سیاسیەک ئەتوانێت ئەو پارە لە سلێمانیە کێ مەسئولە هەر سێ کەسن لە لووتکەی دەسەڵاتی یەکێتی نیشتیمان ئەمانە مەسئولن تۆ پێم بڵێ ئەو کەیسانەی کە بینراوە باسی ئەویان کردووە کە بە ناوی ئەمانەوە ڕەشەوە وەرگیراوە بەڵێ من چەندین کەسیان لایە بەڵام بەشێکیان دیکۆمنتم لەلایە بەڵێ بەشێکیانوتیانە فلان کەس کە کەسی نزیکی فلان کەسە پارەی لێ وەرگرتم بۆی ئیفلاسم کردووە بەڵام هیچ دیکۆمنتێکی لە بەردەمانی کابرا
ئەگەر بەیانی بۆ نمونە یەکێک لەو کەسە گەورانە بۆ نمونە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیان یەکێتی نیشتمانی کوردستان تۆمبان بکەن ئامادەی و ناوانیان پێ بڵیت من ئەوە هەموو کەیسەکانیان باوەڕم بە ئیشی موسساتی هەیە باوەڕم بە ئیشی دامەزاوی هەیە لە چوارچەوەی راپۆرتێکی فەرمی هەموو یەخەمە ڕوو چەند مەشروعی سەکەنی فەشەلی هێناوە لە کوردستانە چەند هەزار خێزان زەرمەند بوون ناوی مەشروعەکان چین شوێنەکان چین مۆڵەتەکانی لەکوێ وردەکاری کێشەکەی چین هیوادارم حەلی کرد خۆی مەحەزمان لەسەر ئێشە نییە یعنی تۆ ئەمانە شەو ڕۆژ خەریکی ئەمە بیت دیکۆمنتێکیت ساغێکەیتەوە من هەموو ئەو زەویانی بە مساتحە کە تەملی کراوچی بە دیکۆمنتۆی خەمە بەردەمیان هەموو ئەو غەدرانی کە کراوە بە دیکۆمنتی خەمە بەردەمیان هیوادارم حەلیکەن یعنی ئەگەر ئازاری خەڵک نەبێ من هاوڕێکم هەیە چای چییە 10 ساڵ هاوڕێمە چای چییە لەوەتی هەیە چای چییە 4 دەفتەری کۆ کردوێتەوە دایەتی بە پرۆژەیەک لە شەقڵاوە ناوی بنارستیە ساڵێک وەشتمانە پرۆژە ئەسڵ و ئەساسی نییە وەرە بە چای چێتی کاتی خۆی بە 1 دینار ئێسش بە 250 دینار پارە کۆکەیتەوە 10 ساڵ بیدەی بە شوقەشی چاسەواری نەبێت ئەمە زۆر قورسە تۆ خۆت بخەرە جێ ئەمە یعنی با بەرپرسەکان خۆیان بخەنە جێ ئەم خەڵکانە باشە ئەوترێت کە بزوتنەوەی گۆڕان لە ماوەی ڕابردووە خۆی بەشینەوە لە ئیستثمار و لە زەوی وزار و لە وەرگرتنی مساتحەیە بۆیە ئێستا ئەم کەیسانە ئاژوڵێنێ والله یعنی سە خەڵێک وا تەسەورەکە بزوتنەوەی گۆڕان زۆر بە منەظەمی دانیشتووە لە گردەکە ئەم کەیسانە بۆ عەلیە نێرێت بیوروژێنە بیجۆڵێنە باوەڕکە نەبزوتنەوەی گۆڕان پێوتم ئەوە بکە نەوتێتی ئەمە بکە من دڵنیاتەکەم هەموو ئەم کەیسانەی خەم بەردەمی سەرۆکی دەستەی و بەرهێنان کە بزوتنەوەی گۆڕانە ئیجاءەتیش لەگەڵاکەم حەل نەبێت کێشەی من نییە بزوتنەوەی یعنی من حزبایەتی ناکەم بۆ مەلەفەت تەسکەیە بێ گۆڕان لە پارتی دەوڵەمەندتر بێ و پارتی لە گۆڕان ئەمە حەقی خەڵکە حەقی هەزاران عائیلەیە من ئەگەر پێم وا بێ گۆڕان دەسوەرداتە شەریکی و ئیستثمار و ئەوانە دوای 2 ساعتی تر گۆڕان نیم من گۆڕانم هەڵبژاردووە بۆیە گۆڕانم بۆی لە ڕێگەی گۆڕانەوە بەرگەی لە حەقی ئەو خەڵکە داماوە بکەم و یەکەم ڕۆژیش چوومەتە ناو گۆڕان وتومە من ئاوا ئیشەکەم لە ئێستاوە تا 10 ساڵی تر قبولتان ئەتوانم وایە باشە ینی زۆر بەرهێنێک نییە سەرەوە زوتنەوەی گۆڕان بێ بەڵێ وە بەرهێنەر هەیە دۆستی گۆڕانە تەبیعیە بەڵام نابێ بزوتنەوەی گۆڕان سەرۆکی دەستەی وە بەرهێنان من وەزیری دارایی فلان استقلالکە بۆ ئیشی استثمار یعنی خۆ تۆ نابێ بڵێ هەرکێ دۆستی گۆڕانەی ترە بێ استثمار دەکات تەبیعیە بەڵام بێ بە حەقی خۆی پرۆژەی بدرێتێ نەک ئەوەی کە خەڵکە بێت 15 پرۆژە وەرگرێت خەڵکی شەبێ هیچ وەرنەگرێت خەڵکە بێت لە 2006ەوە مۆڵەتی پێدرابێ ئێستا 2015 9 ساڵە 9 ساڵە تا ئێستا چوومەتە سەری پاچ نەدراوە لە زەویەکە پاچ نەدراوە لە زەویەکە دوای نۆ کەسیش محاسبەی ناکە نەک محاسبەی ناکرێت زەوی پێدرێت لە ماوە ئەڕوا بە 5 زەوی پێدراوە بە بەلاش چوە بە 5 میلیۆن دلار فرۆشتێتیوە ئەمە لە شوێ ڕوویەوە لە سلێمانی ڕوویدا باشە باسی واکرێت کە تۆ لە یەکێ لە کەناڵەکان ڕاگەیاندنەوە قسە لەسەر 35 کۆمپانیاکە ناوی 35 کۆمپانیات هێنا پاشەوە چەندانێک لە کۆمپانیایانە هاتنە سەر تۆ ناویان لەو کەیسانە نەبووە کە تۆ باسێ کردوون ینی تۆ شتێک باز ئەەکەیت کە بەڵگە و پێ نییە کە بەڵگە و پێ نییە چۆن ناوی کۆمپانیا ئێستا دوای تەدقیق زۆر زیاتریش بۆ 40 کۆمپانیا جارێ خەڵکیەت گلەی یەکاتوەتە سەر وەکو هاتنە سەر کەس نهاتوەتە سەرم کەچ ناتوانێت ئەمە بکە بەڵام لێرەوە تاکی دەکەمەوە مستەمسکی فەرمین پێ نەبوو بێت باسی کەسم نەکردەوە بەڵام حەجمی کێشەکە جیاوازە یەکێکەیە بۆ نمونە پرۆژەکەی دواکەوتووە باشە ئەمە تەبیعیە یەکێکی تریش هەیە 4 ساڵە عەقدەکە خەڵکەکە تەواو بووە لەگەڵەکەی خانوەکەی تەسلیم کە شوقەکەی تەسلیم کە هیچ ئاسەواری نییە وتومە ئەم 40 کۆمپانیا کێشەیان هەیە کێشەی قانونیان هەیە زیاتریشە لەمە من چلم وەکو عەلی حەمە ساڵح موسسە نیم کارمەندم هەبێ و خەڵکم لەگەڵ ئەمە جوودی شخصی ئەتوانیمە 40 اکتشاف بکەم ڕەنگە سەرۆکایەتی هەریەم سەرۆکایەتی حکوومەت دەستەی و بەرهێنان خۆیان بەدووادا چونکەن ئەم 40 بێ بە 100 بەڵام من وەکو توانا شخصیەکەی خۆم ئەمەم پێکراوە بەڵام دیسانەوە تاکی دەکەمەوە من حەقی کەس ناخۆم ئەگەر حەقی یەکێکم خوارد بێت بۆم بسلمێنێ داوای لێبوردنی لێ یەکەم بمداتە محکەمە چمە بەردەم محکەمە حەقی خۆم وەرەگرم بەڵام دیسانەوە تاکی دەکەمەوە شتێک 100% لەی دڵنیا نەبم ئەو کەسێ حەقی خوراوە نەیبینم دیکۆمنتەکان وەرنەگرم بە تەکید قسەی لەسەر ناکەم بەڵام کاکرێ بووە ئەم کێشەیە من دڵنیام لە کوردستانە خەڵق قبوڵەکە لە بەرەم وەزار لە هەرکوێ بێ قابولی قبولکردن نییە
ینی خەڵکێکی زۆر پارە بدا بە خانوو هیچی دیار نەبێت خەڵکێک بێ لەو لاوەی چی نەکردو عەرزێکی ئەدێتێ بۆ خۆی دا بە 15 میلیۆن دلار ئەیدا بە 20 میلیۆن دلار و بە خۆی ئەڕواتەوە زەوی بە بەلاش وەرەگرێ و بە پارەی خەیاڵی ئەیفرۆشێتەوە ینی ئەو کێشانەی مساتەحان من بە پێی خەمڵاندنیە کە هەند چووم لەگەڵ خەڵکی شارزا نزیکەی بای 2 میلیارد دلار بۆ سەرەوە 2 میلیارد بۆ 3 میلیارد دلار تەخمینە خراپ مامەڵەکردن بە زەویەوە باشە 2 میلیارد دلار زانی چەندێکە؟ بەڵێ باشە تۆ وەڵامی و پرسیاری منە نایەوە من وتم خەڵک ئومێدی بۆ بوو کە ئێوە چاکی بکەن ئێستا بۆ بەرهێنان لە دەستی ئێوەیە ئەی بۆ ئیجراعات ناکە بۆ بەشێک لەو عەقدانە هەڵناوەشێتەوە پێویستە ئەوەی کە تۆڵێ پێویستە ئەوە 3 مانگە دەست بەکار بۆ پێم وابێ ئێمەی خێنە بەردەستی من دیشانەوەتێکی دەکەمەوە خەڵک دەنگی بە گۆڕاندا بۆەوەی مۆژای بۆ باشکە خەڵک دەنگی بە عەلی نەدا بۆی قسەی بۆ بکە بەڵام من چی بکەم کاکە وەکو عەلی چی بکەم شەو ڕۆژ خەریکم فایل بە دوادا چوون خۆ تووشی کێشەکە لەگەڵ ئەوەی کە مامەڵە لەگەڵ داعشاکە لەگەڵ ئەوەی پارەی خەڵکی خواردووە لەگەڵ بەڵێندەری ساختە چییە لەگەڵ مەسئولی پشتی حزبە باشە فایلەکەی گەێنمە سەرۆکی ئەی نێرم بۆ سەرۆکی حکوومەت ئەی نێرم بۆ وەزیری پەیوەندیدار ئەی نێرم بۆ دەستەی نەزاهە ئەی نێرم بۆ داواکاری گشتی ئەی چی بکەم یعنی من ئەمەم پێکرێ بەڵێ وەزیرەکانی گۆڕانەوە ئیجراعات کەن بەڵام من هیچ لایانی من ئەو لایەنە نیم کە دەتوانم ئیجراعات کەم باشە بەڵام ئیجراعات لە چیا کرا یعنی یەکشت بە خۆت هەڵێ تۆ خۆت کەیسێکە بڵاو کردەوانێکە 440 کەس بە نایاسایی و بە پلەی سەربازی خانەنشین کراوە مەبەست 444 ئافرەتەکە بەڵێ ئێستا وەزیری پێشمەرگە لە خۆتانە یعنی خەڵکیش ئەمە ئەپرسێ ئەڵێ ئەی بۆ گۆڕان ئیجراعات ناکە ئەی بۆ ئەم هەموو بەڵێنە گەورەیەتان بە خەڵکگا بەڵام ئیجراعات ناکەن من بە دوواداچوونم کردووە وەکو خۆم ڕەنگە زۆر کەسیش بڵێن کەیسەکانە جوڵێنێ و دوایی پشتگوێیەخە من ئێستا نووسای وەزارەتی پێشمەرگەت بۆ ئەخوێنمەوە لەسەر ئەم کەیسە ینی بۆی نەڵێ کام کەیس لەسەر ئەو کە وەڵامەکەی بەڕاستی بۆ من کارەساتە بۆ من زانم لێرە داوای لێبوردنەکەم ئەمە من پرسیاری ڕسمیم بۆ ناردوون ئەمە جەباریاوەر ئەمینداری وەزارەتی پێشمەرگە ئاماژەی پێداوە ئەمە بیوە ئەحمەد بەڕێوبەری گشتیە بەڕێوبەری گشتی خانەنشینیە لە وەزارەتی پێشمەرگاڵەیە من وتومە پرسیار لەسەر چ پێوەەر و بنەمایەک ئەم 444 ئافرەتە ڕێبە زۆر ڕێزمەیە بۆ ئافرەتانەوە من بە هیچ شێوەیەک بەحرامەوە ئێمەش زۆر ڕێزمەیە بەڵام لەسەر ئیشی موەسساتی وەڵامەکەی ئەوانەکەم دەربارەی خانەنشینکردنی ئەو 444 ئافرەتە کە پلەی سەربازی خانەنشین کراون ئێمە هیچ زانیاریەکمان لەسەر نییە چکە لە ڕێگەی وەزارەتی پێشمەرگەوە نەکراون ماوەیەکی زۆر شارەتت بەوایە بەڵگەت لەسەر بۆ بڵاوە کردەوە کە سامانی گشتی بەهێدەرێت بێ ئەنارتیش مەلەفێکی لەسەرەوە هەر هەیە و شەوانە شەک بڵاوە دەستان خۆش ئێستا بەهێدەردانی سامانی گشتی نییە من ئەم قسە بە مەسئولیەتەوەکەم لە بە بەرپرسانی بزوتنەوەی گۆڕانی شمتووە بە وەزیرەکانی شمتووە چاکسازی بەمانە گەورەکەی نەک ئەوەی کە وەزیری دارایی وەزیری پیشەسازی جۆدێکی شخصی پاش کۆمەڵک هەوڵ کۆمەڵک بنتیوارە خاتەوە سەر دەوام کە لە بنەڕەتا کە دەوامیشکەن هێجی چیان نامێنێ بەڵام ئەو چی بکە ناتوانێت فەسڵی کاوانە چاکسازی بەمانە گەورەکەی لە ڕێخستنەوەی داهاتی نەوت شێوازی خەرجکردنی ئەو مامەڵانی لە بواری نەوت تاکراوە ئەم هەموو کێشەی زەویزارەی کە هەیە من باسێکم داهاتی ناوخۆ و داهاتی خاڵستنونەکان هیچ چاکسازێکی ڕیشەی لە کوردستانە نەکراوە بەمانە گەورەکەی چاکسازی دیسانۆتایکی دەکەم واز لەوە بێرە وەزیری شارەوە پیشەسازی ئەڕوا 1000 کەسە دۆزێتەوە کە دەوامیان نەکردو ئەی خاتەوە سەردەوام وەزیری دارایی کەسە دۆزێتەوە ئەیکەن خۆ ئێوەش لە دەسەڵاتە منیش دیسانۆتایکی دەکەمەوە بەم نەوع حکومڕانیە من دیسانۆتایی لە ماوە حەجمی گەندەڵی زیای کردووە کەمی نەکردووە ئەو کۆمپانیانەی کە لە سێبەری حزبا ئیشەکەن شەریکن لەگەڵ مەسئولەکانی حزبا سەرمایەکانیان زۆر زیای کردووە نەکەمی کردووە باشە بەڵام ئێوە ینی هەمیشە ناوی ئەمە ئەهێنن و ئەم کۆمپانیانەی کە لەگەڵ حیزبان و سەرۆتیان زیای کرد و قۆرخیان کرد و هەم ڕۆژێکیش ینی بەڵگەیەکتان نەخستە ڕوو لەسەر ئەمە تا ئێستا هەر بە قسە ماوە ینی ئەمە قسەی هاوڵاتی سەر شەقامی شارم قسەی سەر شەقام نییە من لە بواری نەوتەوەی گری لە بواری داراییەوەی گری لەو کۆمپانیانەوەی گری بە ناوی تەمین و بە ناوی فەحسەوە پارە لە ئۆتۆمبیلەکان وەرەگرن هەمووی بە بەڵگە نردووە بۆ سەرۆکی حکوومەت بۆ وەزیرەکان ئێستش بە بەڵگە لامە زۆر بێمنەتیژم کە کۆمپانیەکانی کێ شەریکە لەگەڵیا ئێستا گەرەتەوە هەمووی بۆ خە باشە سەرمایە چۆن
هاوڕێیان شارتم پێیان کە کاتی ناوبڕە ناوبڕێکی کوردووە گەڕین و پاژەم ناوبڕە گەڕێنەوە و ئەمێ ئەو بەڵگانەمان چاپێت بەڕێزان پاژەم ناوبڕە کورتا گەڕێنەوە لاتە بەڕێزان جارێکە سڵاوتان لێرێت خودم پاژنەوە بڕەکە داوای بەڵگەکانە لێ یەکەم من یەک بەڵگەی بچووکە لە بواری زەویە پێشەوەی بچتە سەر سێکتەرێکی تر مناقەشەکەی بۆ باسەکەم لەسەر ڕێگەی شاوێز لای شاوێزەوەوانە وەزارەتی دارایی ساحێبی 301 دۆنمە بێت وەزارەتی دارایی ساڵی 2010 وەزارەتی واتە زەویەکەی وەزارەتی داراییە وەزارەتی شارەوانی دەسەکە بە دابەشکردنی ئەم زەویانە یانە هی خۆی نییە 30 دۆنم بدرێ بە فلان حەزب 40 دۆنم بۆ فلان کۆمپانیا تا دواتر واتە زەویەکانی خۆی نییە دوای ئەوە لە یەکێ لە زەویەکان ئەمە چۆنی نەبێت وەزارەتی دارایی ئەڵێ ئەمێ پرۆژەی لەسەرکەم ئەوانە وەڵا وەزارەتی شارەوانی ئەڵێ من زەوی تەوزیع کراوە دراوە بە خەڵک بینای لەسەر دروستکەوە هی خۆشی نییە دواتر لە یەک ڕۆژە لە سیویەکی سێی 2014 بە نووسراوی ژمارە 4493 وەزارەتی شارەوانی داوا لە وەزارەتی دارایی یەکەن دوای 4 ساڵ لە دابەشکردنی ڕەزامەندی فەرموون لەسەر تۆمارکردنی ئەم پارچە زەویە بە ناوی سەرۆکایەتی شارەوانی شاوێز بە یەک ڕۆژ ئەکرێ بە ناویانەوە بیناشی لەسەر دروست کرا تۆسی کارەساتی ئەم وڵاتەکە واتەم کە ئەمە پێش دەست بەکاربوونی وەزیری دارایی گۆڕان تۆ بە ئیمزای جێگری سەرۆکی حکوومەت ئەو کات کاک ئازاد بەرواری بە ئیمزای وەزیری شارەوانی زەویەک ئەدرێ بە حزبێک 30 دۆن ئەکرێ بە بیناکە تەوا بێت هەموو زەوی وەزیری دارایی وەزارەتی دارایی وەزارەتی دارایی ئاگای لێ نییە وەزارەتی دارایی داوا کاڵێ کاکە ئەو زەوی ئەمانەوێ بیکەین بێ وەڵا کاکە دابەشمان کردووە ئەمە کاکە وەزیری منەڵە دەباشن نووساویەکەن بۆ وەزارەتی دارایی وەزارەتی دارایی زەویەکە لە یەک ڕۆژە تەملیکە ئەمە تەفاسیل و هەموو دیکۆمنتەکانی لە بەردەمی ئێمە خۆ دەتوانی شەریک بەڵێ هەموو دیکۆمنتە ینی من لەسەر زەوی کە کارەساتی زەوی زۆر گەورەترە ئەمە فایلێک ئەمە چەند فایلێکە دەیان ئەوەنە فایلی ترمان لەلایە دەیان ئەوەنە داواکەم بەرپرسانی حکوومەت ئەوەی خۆی بە بەرپرس سەزانێت لە زەوی ئەم وڵاتە لە خەمی ئەو هەزاران خەڵکەی کە بە ناوی وەبەرهێنانەوە قۆڵیان بڕاوە بێتە سەرخەت چونکە بەڕاستی یعنی هیچ ویشتانێک هیچ ئاینێک ئەوەی قوبوڵ نییە ئاوا پارە لە خەڵک وەربگیرێت بە ناوی پرۆژەی سەکەنیەوە هیچ بۆ خەڵکە دروست نەکرێت دەیان 1000 ملیۆن دۆلار بچێتە باخەڵی کۆمەڵی خەڵکەوە ئەم دەیان 1000 ملیۆن دۆلارە لە بنەڕەتە لە باخەڵی کۆمەڵی خەڵکی هەژار و فەرمانبەر و کرێکی ئەم وڵاتەوە بەدەست بێت ئەمە جگە لەو 4000 پارچە زەوی کە تا 2012 لە بەردەمی منایە دوای ئەوە زیاتر بوون هەموو هیچی لە 500 متر کەمتر نییە لە 500 متر بۆ 10,000 متر باشە دراوە بە مساتحە و فرۆشا و مامەڵەی لەسەر کراوە ئەمە هەڕاجکردنی خاکی کوردستانە بۆ کۆمەڵێک کەس کە نەویشتانیان هەیە بەزەییان بە خەڵک و خاکی وڵاتە باشە من داوای بەڵگەی ئەوم لێکردیت وتم ئێوە بە بەرداوامی باسیێواکەن کە کۆمپانیەکانی حزب بۆ ئەکەن و خۆیان دەوڵەمەند ئەکەن و بەڵام بەبێ ڕۆژێک بەڵگەیەک بخەنە ڕوو کاکرێوار هەموو ئەمانەمان ئێمە بە بەڵگە لایە بن بە ینی خەڵک زۆر جار قسە لەسەر ناتنەتەرەوەی نەوتی خاوەکە بە بۆریە بە تەنکەرە بچین من با حکایەتێکە بۆ بجێرمەوە لەکوێ داوای بەڵگە کرد بەڵگەتە دەمێت لەجووا داوات کرد بەڵگەتە دەمێ هەموویم لەلایە چەند کۆمپانیەکەن لەم پەنجانەی دەستێ ناپەڕێن دوانسانێکیان من ناون ئیمپراتۆریەتی نەوت لە کوردستانە سەیری کە چیەکەن ئەمانە نزیکەی 500 کۆمپانیای بێمۆڵەتەن لە کوردستانە ئەمانە ئەم چەند کۆمپانیا گەورە نەوتی خاو لە حکوومەتی هەرێمی کوردستانە کڕن بە سعرێکی هەرزانتر 500 پاڵاوگە بێمۆڵەت کە خۆیان ناتوان نەوت لە حکوومەت بکڕن بەس ئەمانێتوانن ئەمان بە گرانتری دەنە پاڵاوگە بێمۆڵەتەکان پاڵاوگە بێمۆڵەتەکان
ئەتوانن نەفتا و نەوتی ڕەش و گازوایل و ئەوانە بەرهەمێنن. گازوایلەکە بە هەرزانە فرۆشتنەوە ئیمبراتۆریەتەکانی نەوت 600 دینار 500 دینار 600 دینار ئەوانش دەستێکی پێیان لەگەڵ هەندێک مادەی ترا تێکەڵێکن. دیسانەوە ئیمبراتۆریەتەکانی نەوت بە 1200 دینار 1200 دینار بۆ 1 لیتر بەڵگەم پێ ئەیفرۆشتنەوە زیاتی سامانە سروشتەکان بۆ ئەوەی مەحەڵتەکانی بەڵام حکومت مبڕی بۆ ئەمە پێ حکومت بەس ێوا کات کە کاتەکە بۆ تەواو محەڵتەکانی کارەپاشەکەن و پێداویستەکانی ناوخۆشی لە پڕەکەنەوە. ئەخر تۆ سەیکە کێ دەستکەوتە لێرە هیچ ناکەنم کۆمپانیانە گازوایل بە 600 دینارەکردن دەستێکی پێیان ئەیدەن بە 1200 دینار بە حکومت ئەم مامەڵە لە یەک ڕۆژە بای 10 ملیۆن دۆلارە 10 ملیۆن دۆلار گازوایل لە فرۆشتنە حکومت بە نرخی 1 دۆلار. من لەگەڵ دکتۆر ئاشتی ئەم باسم کردوتم دکتۆریانی معقول نییە بەرمیلێ نەوت 110 دۆلار بوو ئێوە گازوایلتانەکری بە 1 دۆلار بەرمیلێکی نەوت بۆتە 40 دۆلار گازوایل هەڕەکن بە 1 دۆلار وتی من چی بکەم من پارەم پێ نییە ناچارم چەکیانە دەمێن باش چەکیانە دەمێتە پارەیان نادەمێ ئەمان با بۆ شتێکی زۆر مهمتر ئەوە چیە توانێت لە 1 ساڵە 4 ملیار دۆلار چەک سەرفکە واتە حکومت پارەی نەدادێ بەس بای 4 ملیار دۆلار چەکی پێ بێت ئاساییە لە لای ئەمە چێن ئەمانە یعنی ئەمە بگرە لەوێ تۆ پێما بڵێ بەڵێ چەند کۆمپانیاکەن ئەمە بگرە مەسەن ئیمبراتۆریەتی گەورەی نەوت کە کەشتی نەوتیانێ و چیانەی هەمومان نەزانین کاکە لە کوسانە مەسەن بۆ ئەو کۆمپانیانەی کە زۆرینن لەمانە ئەوانەی کە گازوایل لە فرۆشت قایمەکانیان هەمووی لای بەشی گازوایلەکە سەیار مەرجیتیانێ بەکارێن کۆمپانیای کارە کۆمپانیای قەیوانە بەشێکی تری کۆمپانیای عێراق ئۆیڵە کۆمپانیای میلەتە قایمە ئەو چەند کۆمپانی ناوەکانیانم هەمووی لای یەک شتی زۆر بەسیتە بۆ باسکەم ئینەکەم هێناوە وەرەقەی هەیە پێ وتێ مەنەفێست وەرەقەیەکی ئەیفۆر بەڵام بە خێرایی چکەم پسەرم زۆر ماوە ئەمە دروستکردنی ئەم دوو وەرەقە بێت چ حکمەتێکی تیا بێت هیچ حکمەتیانی وانی چی حکومت هەزاری وات دروستکە ئەم کۆمپانیانە دروستەکەن ئەم ئیمپراتۆریەتانەی کە باسم کرد تەنکەرێک نزیکەی 20 تەن نەوت دەکرێت بۆ هەر تەنێک ئەبێ ئەم کۆمپانیانە 14 دۆلار بدەن بەم کۆمپانیا گەورانە هەر تەنکەرێک 20 تەنەگرێت 24 دۆلاری کاتە 240 دۆلار هەر تەنکەرێک بچێتە ئێران و بچێت دەرەوەی کوردستانەوە وەرەقەی ئەم کۆمپانیانەی پێ نەبێت ناتوانێت بڕوات 240 دۆلارە دەن گریمان 40 دۆلارەکەش وەکو باجی زەری بەڕوات 200 دۆلار ئەی حکومت خۆت بۆ نایکە یعنی 1000 تەنکەر بڕوا لە ڕۆژێکا 500 تەنکەر بڕوا 500 دۆلاری ئەمە چێم دەسەڵاتی بۆ خۆت نایکێ حکمەتی دروستکردنی ئەم دوو وەرەقە چیە ئەمە جگەلەوە یعنی بەناوی تەمیناتەوە کۆمەڵە شەریکان دروست کردووە کە تەمینات لە کوردستانە بەگینەکان باسیارت بسووتێنێک دینارتە دەنەوە هیچ ئەسڵ و ئەساسی نییە هەر تەنکەرێک ئەبێ لەسەر حدودەکان 50 دۆلار بدە سارەی تری باڕهەڵگر 20 دۆلار بدە وەزیری دارایی لە ماوە ڕۆشتبوو نەمۆڵەتیان هەیە لەوە زایت دارایی و هیچ لێیان وەرەگرن و ئەچێتە باخەڵی خۆیان ئەمە جگەلەوەی بەشێکیان بەناوی پشکنینەوە من پرسیارێکم ئاراستەی کە وەزیری ناوخۆ کردووە هەر بار هەڵگرێک بێتە هەولێرەوە ئەبێ 30,000 دینار بدا بە کۆمپانیایەک بەناوی پشکنینەوە ئەوەی پێوتێ سۆنەر کە بەشێکی چۆن ئەبێ ئەمنیەتی شارێک بدێ بەدەست ئەڵێ هۆکارەکەی چیە مبەڕەکە ئەوەی ئەمە ئەمنیەتە چۆن ئەبێ ئەمنیەتی شارێک بدێ بەدەست کۆمپانیایەکی کەرتی تایبەتەوە بە مەرجێک هەر گڵابێ داخل بێ 30,000 لێ بسێنێ بە ناوی سۆنەرەوە حسێب بکە ئەگەر ڕۆژی 30,000 بار هەڵگر داخڵی هەولێر بێ 30,000 دینار 30,000 دیناری چەنەکە بۆ ئەیدەی بەمە بۆ نایدەی بەیەکێکی تر بۆ خۆت نایکەی باشە پرسیارێکی کە ڕاستی تۆکرێت تۆ لە کێنێن کە بەرنمەیەکە هەبوو قسەت لەسەرەوە کرد کە داهاتی یەک خاڵی سنووری بەشی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە ئەی خۆی ئێستا وەزارەتی دارایی لای خۆتانە ئەی ئێستا و داهاتانە خۆ ئەبێ زیان کردوێت من زۆر باشە زانم داهاتی خاڵە سنووریەکان چەنە یەک بەیەکی شێزانم چەنە من وام چەنە من وام بێمان بڵێ من وام توجای بابزان من چی وتو ئێستاشەڵ داهاتی ناوخۆڕێک بخرێتەوە بە خاڵە سنووری نەموتێک داهات وتمە داهاتی ناوخۆڕێک بخرێتەوە لەگەڵ داهاتی نەوتا بەتەکید ئەتوانێت پێداویستە دارایەکانی کوردستان ئێستاش واڵیت ئێستش ئەڵێم هەرچەنە ئەوە داهاتی فعلی نییە من دڵنیاتەکەم ئەو داهاتی ئەو ڕقەمانی لە بەردەمی منایە ئەو داهاتی فعلی نییە داهاتی فعلی چی خاڵە سنوورەکان لە بەردەستی وەزارەتی ئێوەیان نییە بەس ئێستا بۆ باسەکەم داهاتی خاڵە سنووریەکان ئێستا بە هەموویەوە مانکانە نزیکەی 45 ملیار دینارە من یەک پرسیار لە خەڵکی کوردستانەکەم من دیسانەوە تاکی دەکەمەوە هیوادار من بەرنامەیە بە تەعەسوبی حزبی وەرنەگیرێ من بەس وەلا ئەم بۆ خەڵکی کوردستان هەیە بۆ وانەی کە خەدریان لێک داهاتی خاڵە سنووریەکان نزیکەی 45 ملیار دینارە ئێستا
واتە مانگی نزیکەی 35 ملیۆن دۆلار ئەچێتە عەقڵی کێوە هەمومان نەزانین بەشێک گەورەی شەڕی ناوخۆ لە سەخداتی خاڵی برایم خەلیل کرا کەس نییە نەزانێت من هەرچی زەخت لە خۆمەکەم ناختوانم قەنەعەت بە خۆم بکەم کە طەبیعی بێ داهاتی باشماق لە برایم خەلیل زیاتر بێ بە ڕاشکاوی ئەیڵێم ئێستا لە وەزارەتی دارایی داهاتی باشماق پێشێک دوومانیە تەحقیقم کرد لە ڕێی برادێکۆ لە باشماق و لێرەشەوە نزیکەی 16 ملیار 17 ملیار دینارە برایم خەلیل کەمترە لەمە کە باشماق بە سۆندە و مەسینەی لێوە ئەها جاران ئێستا گریمان کەمێ زیاتر گەشەی کردووە بڕۆ برایم خەلیل بزانە چەندێ لەم ئەزمەشە چەندێک وەساوە بۆیە داهاتی خاڵە سنووریەکان لە 2013 ئەوەی هاتوۆتە وەزارەتی دارایی ئەگەر دەرفەتە بێت زۆر بە هەموو وڵای زۆر بە خێرایی کاتم ئێجگار کردمە پرسیارێکی زۆر زۆرم ماوە نزیکەی 3 تریلیۆن بووە هەرچەند لە بوجا 400 ملیار دینار ئاماژەی پێ داهاتە فعلیەکە 3 تریلیۆن بووە داهاتی ناوخۆ لە مانگی حوتی 2014 نزیکەی 91 ملیار دینار بووە لە کاتێکا موچە داهاتی ناوخۆ بە هەموویەوە 850 ملیار بۆ 900 ملیاری پێویستە ئەوەی پرسیارەکەی تۆوتی داهاتی ناوخۆ زیای کردووە گۆڕاناتێتە حکومەتەوە نەخێر زیای نەکردو کەمیشی کردو زۆریش کەمی کردو باشە پرسیارێکی ئێجگار زۆرم لاماوە پرسیارێکی زۆر بەڵام دیسانەوەتەکی دەکەم خەتای وەزیر دارایی چۆن بزفریای باشماق پێ فری حاجی وەمەرا ئەی با وەزیر نەبووە ئەبێ فریا بکە وەزیر ناتوانێت فریاکە ئەین چۆن من دارایەکانی جاران بۆ فریاکەوتن کێ لە فریاکەوتون چۆن فریا نەکەوتون ئەی وڵاتە بچی بەڕێوە نەنە هەر ئەو پارە بووە کە لە برایم خەلیلەوە هاتووە کەس نەبووە بزانێ ئەم پارە ڕاستە یا ڕاست نییە فەرموو ئێستا وەزیری دارایی خۆ ناڕۆیانی شەو ڕۆژدان شێ وەسڵ بۆ یعنی ئێستا وەزیری دارایی نازانێ داهاتی برایم خەلیل چۆنە بۆ ئەزانێ بەڵام نازانێ ڕاستە یا ڕاست نییە ئەی چۆن لیژنە ڕقابی نییە لێوێ ئەیکواڵتی یعنی لیژانی وەزارەتی دارایی نییە ئەی خەزێنە نییە لە زاخۆ کاکە هاتێ بۆت ئەڵێ ئەمە داهاتی برایم خەلیل بۆ نمونە لە مانگا 12 ملیۆن دۆلارە وەزیری دارایی چۆن بزانێ 40 نییە چۆن بزانێ 8 نییە چۆن بزانێ ئەبێ مؤسساتە بێ ڕقابەی مالیە بێ ڕقابەی مالیوانە نەیانتوانی دەست بن بۆ شتانە باشە پرسیارێکی ئێژگار زۆر هاتووە تکای زۆر بە کورتی وەڵامم بەرەوانێ بەشێکی زۆری پرسیارەکان لەسەر ئەوەیە کە دوای ڕووداوی کە لە پەرلەمان ڕوویا و لیژنەیە بەچی گەیشت بۆ هەڵەشایەوە لیژنەکانەوە شاوەتەوە راپۆرتی خۆی ئامادە کردووە پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمانی کردووە قسەی لەگەڵ منا کردووە قسەی لەگەڵ دوو پەرلەمانتاری ترا کردووە وەکو شاهید کاک سۆرا عومەر و کاک زانا کە دۆخەکەیان بینیوە راپۆرتەکان ناڕستی سەرۆکاتی پەرلەمان کرد باشە ئەی ئیجرایات بەرامبەر ئەوانی کە هێرشیان کردە سەر تۆ چێ بێ من وەکو خۆم لە محکەمە شکاتم کردووە دیکۆمنت هەیە شاهید هەیە چاوەڕێم محکەمە هەڵوێستی خۆی ئەندامەکەی پارتی نەکشایەوە لە لیژنەکە بەڵێ پارتی کشانەوە بۆ کشانەوە لێ ئەنوت مادەم چوونەتە محکەمە پێویستی بە لیژنەی پەرلەمانی نیە لە کاتێکا دوو کەیسی جیازن من حەقی شخصی خۆمەیە لێ خۆش نابم لەم حەقی شخصی خۆم خۆش نابم لە محکەمەوە شکاتەکەم ئەو گەی تریش پێنی باس بێت و پەرلەمان باشە پرسیارێکم بۆ هاتووە کاک بەڵێن پرسیاری ئەوەی کردووە ئەڵێت کاک بەڵێن مەجید ئەڵێ ئەگەر کاک نەوشیروان ڕازی بوو باڵبژاردنەوەی مەسعود بارزانی هەڵوێستی عەلی حەمەد ساڵح چێ بێ من تاکید دەکەمەوە و خەڵک کورسان دڵنیاکەمەوە کاک نەوشیروان خۆیتان کاک مەسعود خۆشی ئەمڕۆ شووتویەتی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم ڕوو نادات کاک نەوشیروان وای وتووە کاک مەسعودیش ئەمڕۆ خۆی وتوێتی کاک مەسعود خۆی ئەڵێ درێژکردنەوە ڕوو نادات درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی چەند بەدیلێکمان هەیە یاسای سەرۆکاتی هەرێمەی هەڵبژاردن بکرێت لە کورسانە بۆ سەرۆکی لەم دۆخە چۆن نەکرێت ئەمە پرسیارەکە لەم دۆخە هەڵبژاردن چۆن نەکرێت شەڕ یاسای سەرۆکاتی هەرێم تعدیل کرێتەوە بەپێی ئەم قانونە سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵبژێرێت دەسەڵات و سەلاحیەتەکانی داری کرێت دەستورەکە بنووسرێتەوە دەستورێک کە هەمومان اتفاق بین لەسەری لە ضمنی ئەم دەستورە کێشەی سەرۆکاتی هەرێم حل بکرێت سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵبژێرێ ینی هەر مەسعود بارزانی دابنرێتەوە من وا ناڵێم نابێت کاری نایاسایی بکرێت ئایا لە ڕووی یاساییەوە ئەکرێت یان ناکرێت دوو ئەبێت چۆن حکوومەت بە اتفاقی سیاسی بوو ئەبێت سەرۆکایەتی هەرێمیش لە چوارچێوەی اتفاقێکی سیاسیا بێت ئەوەی لای ئێمە مهمە لەم مەرحەلە لای گۆڕان مهمە هەموار ئامادەکردنی دەستورە جارێ ئێمە لە چوارچێوەی ئەم مناقەشین ئەبێت دەستور ئامادەکەین نەچوونێتەوە مناقەشەوە کە ئەڵەن عەلی حەمەد ساڵح لەگەڵ ئەو پەرلەمانتارانی پارتی زۆر بینی خۆشەکە لە نێچیروان بارزانیەوە نزیکن من لەگەڵ هەموو پەرلەمانتارێکا بینم خۆشە من نازانم بەڕاستی کێ لە نێچیروان بارزانیەوە نزیکە و کێ لە کێترەوە نزیکە من لەگەڵ هەموو کەسێکا بینم باشە
بەڵامی تر خۆ هەندێک خەڵکەیە تۆ باشتر توانی تعاملی لەگەڵا بکەی هەندێک خەڵکی ڕەنگە دەتوانێت. باشە لە کاتی قسەکردن لەسەر یاسای خوێندنەی باڵا بۆ تۆیشێ بووی لەوانی کە پشتگیری ئەوەت کرد زانکۆی کوردستان نەچێتە سەر وەزارەتی خوێندنەی باڵا. نەخێر ئێمە چەسپانمان کە زانکۆی کوردستان ئێستا زانکۆی کوردستان لەسەر وەزارەتی خوێندنی باڵایە. ئەڵێن تۆیشێ بووی لەوانی کە لەگەڵ ئەوە بووی لەسەر ئەنجومەنی وەزیران. نەخێر کاکە بەد خۆمان دەگمان بۆدا ئێستا زانکۆی کوردستان لەسەر وەزارەتی خوێندنی باڵایە هیوادە بە قانونەکە بڕۆ بخوێنەوە. هیوادارم وەزیری خوێندنی باڵا هەموو ئیجاعاتانەی لەسەرێتی بۆ زانکۆی کوردستان لە زووترین کاتا دەریکە. بەڵام ئەڵێت واتە ئێمە قەرارماندا هەرچی زانکۆیە لە کوردستانە ئەبێ بچێتە سەر وەزارەتی خوێندنی باڵا. ئەگەر هەر زانکۆیەک تایبەتمەندی پێدا و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەموو ئەنجومەنی وەزیران ئەبێ کۆ ببنەوە ئیتفاقکەن تایبەتمەندی بدەن بەو زانکۆ. بەڵام ئێستا هەموو زانکۆکانی کوردستان لەسەر وەزارەتی خوێندنی باڵان چونکە ئەنجومەنی وەزان نەکۆبووەوە نەقەرای داوە زانکۆی تایبەت. باشە ئەڵێن ئیتفاقێک هەبووە لە نێوان گۆڕان و یەکێتیا بۆەوەی کە هەڵوێستەکانیان لەسەر مەسەلەی بە تایبەتی سەرۆکاتی هەرێمی کوردستان پێکەوە ئیعلان بکەن نەک هەر کەس لای خۆیەوە. بەڵام ئەڵێن عەلی حەمەد ساڵح دێت لە فەیسبووکەکەی خۆی ئەم شتە نووسێ بۆی خۆی بکاوە پاڵەوان. وڵای پێویستمان بۆ نییە پاڵەوان بین. اتفاق لەگەڵ نێوان یەکێتی گۆڕانە بۆ مە کۆنە خۆ تازەنی اتفاقی دەباشان بۆ زۆر واسح بگەڕێرەوە بۆ سەری. بەڵام من قسەیەکم کردووە پیانتم ئێوە دەنگە دەن بە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم. منشتم بە هیچ شێوەیەک ئێمە دەنگ نادەین بە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم چونکە کارێکی نایاساییە. ئەمە دیوێکی دوو ئێمە باوەڕمان بە پرەنسیپی دیموکراسی هاوڕێکانمان شەڕیان لەسەر کردووە. ئەگەر ئێمە وەکو خۆمان ویلایەتی سەرۆکی هەرێم درێژکەینەوە بە شێوەیەکی نادیموکراسی نایاسایی خۆمان نەکەستی من حەق نییە خەڵک چۆن بیرەکاتەوە خیانتمان لە دیموکراسی. باشە پێشەوە ڕووداوی پەرلەمان بۆچی نەشووە مەستەفا لە تۆ عاجز بوو نەیبینیت؟ من هەرگیز نەچووم کات نەشووان نەمبینیەوە هیچ عاجزێک تا ئێستا لە نێوان شتیوا قەت ڕووی نەدا. ئەڵێن ماوەیەکی زۆر نەیبینیویت. من مانگونیوێک ڕەنگە نەمبینی بێت لەبەرەوە بۆ نەچووم بۆ سلێمانی چکە من لە هەولێرەشی. باشە کە بانگی کردی دوای ڕووداوە چی پێوتیت؟ ئەو بانگی نەکردە من خۆم ڕۆشتم. چی پێوتیت؟ باسی وەزعی سیاسیمان کرد باسی ئەو مەبادی ئانەمان کرد کە پێشتر گۆڕان قەناعەتی پێی بووە کە پەیوەندی بە سیستەمی سیاسی و حکومڕانی باسی ئەومان کرد کە ئێمە دیسانەوە تەرکیزکەینەوە لەسەر ئەو شەش پاکێجەی کە هەمان بۆ بەشێکی لە سیستەمی سیاسی و دیسانەوە تاکیدیشی کرد و ئەم ڕێگەی ئێمە هەڵمان بژارد و هەورازون شێوی زۆر تیا شەڕە بۆ کچیش تیابێ کوشتنیشی تیابێ ئەبێ لامان. باشە پێی نەوتیت کە لەمە دوات بۆ تو نییە قسە لەسەر چەند کەسێک نەکەیت؟ نەخێر لە ناو بزوتنەوەی گۆڕانە تاکی دەکەمەوە هێڵی سوور نییە. باشە بەڵام قسە لەسەرەوەکەن کە عەلی حەمەد ساڵح بە بڵاوکردنەوەی ئەم بەڵگەنامانە ئەوێ لای خۆی لای خەڵکو لای بزوتنەوەی گۆڕانیش بە تایبەتی ڕەوتێکی ناو گۆڕان قساکەم ئەو ڕەوتەی کە ئەیانوێ فشار بکەن گۆڕان لە حکومەت بکشێتەوە خۆی خۆشەویست بکات و لەم ڕێگەیەشەوە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لابەرێت و خۆی بچێتە شوێنی. جارێ ئەوەی کە ڕەوتێکە بێت لە ناو بزوتنەوەی گۆڕانە قەناعەتی بەوە بێ کشانەوە بێت وەکو ڕەوت نییە بەڵام دەنگێک هەیە کە من ڕەنگە خۆم بەشێک جار وەکو ئەمانە لە هەندێک شوێنە بیرم کرد بێتەوە کە ئەم هەموو گەندەڵی هەیە چاکسازی نەکرێت. حکمەتی مانەوەی ئێمە لەم حکومەتا چییە؟ من دانجار بە کاکن شووانش بۆ برات کاکە لەگەڵ پارتیا قسە بکەن لەگەڵ یەکێتیا قسە بکەن ئەم چاکسازیانی کە ئێمە لەسەری ڕێکەوتین بوو بە بەردەنامەی حکومەت بۆ جێبەجێ ناکەن. ئەگەر جێبەجێ ناکەن چ زەڕورەتێک هەیە بۆ مانەوەی ئێمە لە حکومەتە بەڵێ ئەم دەنگە هەیە لە ناو گۆڕانە و ناشی شاری. باشەکیش بۆ واکەیت کە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لابەری تو خۆ بووی بەسەرەوە. بەتەکید من نەویستومە نە حەزم لێی بووە نە ئەشتوانم نەویستومە نە حەزم لێی بووە نە ئەتوانم ببمە سەرۆکی چونکە من ئیشم سۆرە من ئیشی وەبەرهێنانم هەیە ئیشی داراییم هەیە ئیشی نەوتم هەیە ئیشی سەناعەم هەیە لە پەرلەمانە فرای ئیشەکانی خۆم ناکەوم و ڕابوونیش هاوڕێمە من ڕاستە ڕەنگە زۆر جار لەسەر هەندێک بابەت خلافمان هەبێ بەڵام دوجار ئێمە هاوڕێین ئەو بە ئەسلوبی خۆی ئیشەکە بۆ گۆڕان منیش بە ئەسلوبی خۆم ئیشەکەم بۆ گۆڕان بەڵام هیچ ناکەم زۆر بە خێرایی وەڵامی ئەمەم بەروان چکە برادران ئەڵێن کاتە هیچ نەما. ئەیانوت عەلی حەمەد ساڵح کە لە KNN بۆ زۆر جار ڕقەمی لە خۆیەوە لێیاوە بەڵگەش بەوە ئەهێننەوە کە تۆ لەم دواییە ڕقەمێکە خستە ڕوو هەر لە خۆت وتە حکومەت ئەمەنە قەرزارە کاکەکی بەڵام دواییش حکومەت هات نەفی کردوتی ئەمە قەرزار نیە. من ئەخیر بەڵگە بۆتە خەمەڕ ئێستا لەم بەرنامە فرسەتە بەدی کۆمنتی خەمەڕ کەوتومە حکومەت 7 ملیارد دلار قەرزارە هیوادارم دەرفەت پێ بدەیت لە 2 دقە بۆ بسەلمێ. تکایە زۆر بە خێرایی 2 دقە ناتوانم کەمتر دەتوانم بەمێ. باش ئەمە فایلێکە کە تێ ئەسەلمێنم وەزارەتی سامانە سروشتیەکان 3 ملیارد دلار قەرزاری کۆمپانیاکانە کۆمپانیای ناوخۆیە دەرەوە. بەڵێ ناوخۆ بەڵێ ئێستا ئەگەر دەرفەت هەبێت زۆر بە خێرایی تکایە
بابی دۆزمەوە بەڵێ قەرزی کۆمپانیەکان لە بڕی دابینکردنی سوتەمەنی 555 ملیۆن دۆلار قەرزی پرۆژەکانی کۆمپانیای کار 787 ملیۆن دۆلار ئەو قەرزەی بە کاش وەرگیراوە ملیارێک و 493 ملیۆن دۆلار لەگەڵ 179 ملیۆن دۆلار قەرزی کۆمپانیا لە بری دابینکردنی سوتەمەنی وتمان قەرزی پرۆژەکانی کارمانوت قەرزی پاڵاوتن لە پاڵاوگەی بازیان 116 ملیۆن دۆلار ئەمە تامانی حەوت دوای ئەوە زیادی کردو ئەوە کەیتری ئەوە راپۆرتی وەزارەتی هیچ کاتم بەدەستەوە نەما بەم ناتوانم کاتە بێ بۆ بەڵگەکە زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ بەڕاشکاوی پرسیارێکی زۆرم مابوو کاتەکە دەرفەتی نایین پرسیارەکان لێ بکەم کۆمنتێکی ئێژگار زۆری فیسبووکی شاتبوو داوای لێبوردن لە خۆشەویستان ناکەم کۆمنتیان نووسی بوو نەمتوانێت بۆ بێنم دواتر دەتوانی خۆت لە پێیجی NRT کۆمنتەکان ببینیت و وەڵامیان بێت و سپاس دەکەم بۆ ئامادەبوونت علی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی وەڕان سپاس بۆ تۆش خۆشەویستان سپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە لەمەوەی ڕابردوو بینەرمان بوون تا هەفتەی ئایندە و بەڕاشکاویەکی تر هەموو لایەکتان نەخۆشیان بن